کۆمەڵەی کورتەباڵاکانی سلێمانی ڕەخنەی تند لەو لیژنانە دەگرێت کە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵاتیەوە دەستنیشان کرابوون و پێداچوونەوەیان کرد بۆ ڕێژەی کەمەندامی خاوەن پێداویستە تایبەتەکان. سەرۆکی کۆمەڵەکە دەڵێت زیاتر لە 8,000 کەس لە لیستی خاوەن پێداویستە تایبەتەکان هەیە بە ناوی خاوەن پێداویستی تایبەتەوە موچە وەردەگرێن. کەسی تێدایە بە عینەکی ڕەشەوە چۆتە بەردەم لیژنەکە و وەکو نابینا ناویان تۆمار کردووە یاخود هەبووە دەستی بە باندجێک بەستووە و وەکو خاوەن پێداویستی تایبەت حسابی بۆ کراوە. ئەمە هەم لەلایەن ئەو کەسانی کە لیژنەکانەوە بوو هەم ئەو لیژنانەی کە لەلایەن وەزارەتی تەندروستی وەمانەوە واستەوازکاری زۆری تیا بوو بە تایبەتی لێرە من زۆر خۆشحاڵم بە تایبەتی من هەم کورتەواڵا و سالاسیما پێویست بە لیژنەی تەقریری توبی ئۆمانش ناکە کەسانی تایە نابینا بەڕاستی بە عینەکێکی ڕەشە و ڕۆیوە بە شێوەیە کە ئێستاکە موچەیەکی تایبەتیە. ئەمە بە تایبەتی ئەمە لەلایەن ڕێکخراوی یەکێتی نابینایانی کوردستانەوە کە هەمیشە ئەمان هەم ڕێیان لەگەڵ ئێمەیە بووە چاکسازی بکرێت لەگەڵ ئەو کەسانی کەمەندام. هەر کەسانی کەمەندامەیە بەڕاستی خۆڵی خۆی بەستووە ڕێتە بەر لیژنەکە کەسانێکی تیایی نییە ئەو کەسانی کە فڕۆفیسۆر بن کەسێکی باش بن کەسێک بن لە ڕووی تعلیماتەوە بەڕاستی فەحسێکی تایبەتیان بۆ بکرێت زۆربەی تیان مناڵێ مەخشە زیاترشی تایە. وەزارەتی کار جارێکی دیکە پرۆژەیەکی هەیە لە ڕێگەی لیژنەیەکەوە دووبارە پشکنین بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان دەکاتەوە و ئەم جارە پێناسی تایبەتیان بۆ دەکرێت. ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان دەڵێن دەبوو هەر لە سەرەتاوە ئەو پاکسازیە بکرایە تا ئەوانەی شایستە نین لە لیستەکەدا ناویان دەربهێنن. ئێمە بە تایبەتی لەسەر هەوێ و لەسەر هەوێکانش ئێمە گلێگازەیەکمان نییە ئەو هەویانش ئێمە داواکاری هەم لەسەر پرۆژەکەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەگەڵیانین بە تایبەتی ئەو کەسانی خاوەن پێداویستی تایبەتن کە کەسانی کەسێک بێ بەڕاستی لەلایەن وەزارەتی تەندروستیەوە کەسانی بەڕاستی پرۆفیسۆر بن ئەو کەسانەی کە ئێستاکە خاوەن پێداویستی تایبەت نین خۆیان کردێتە ناو قایمەی کەسانی خاوەن پێداویستی تایبەتەوە. ئەلێرەوە بۆیە کە زیاد لە مدرساکە لێرەوە خەبەرێکتانە زیاد لە کەسانی زیاد لە 8,000 کەسە کەسی خاوەن پێداویستی تایبەت نییە لە ناو قایمەی خاوەن پێداویستی تایبەتە موچە وەرێن. خاوەن پێداویستە تایبەتەکان داواکارن ئەو موچەی حکومەت پێیان دەدات هاوشەوی بەغدای لێ بکرێت و وەکو خێرێک نەمێنێت کە مانگانە پێیان دەکرێت و بڕەکەی کەمترە لە 200,000 دیناری عێراقی. هەروەها ئەو پاشەکەوتەی حکومەت بە پاساوی قەیرانی دارایی سەپاندی بەسەریاندا بۆیان بگەڕێنرێتەوە چونکە دۆخ و گوزەرانی خاوەن پێداویستە تایبەتەکان لەو پەڕی خراپیدایە. بەپێی ئامارەکانیش تا ئێستا زیاتر لە 100 خێزانی کورتەباڵاکان هەڵوەشاوەتەوە و زۆر بەشیان بۆی خراپی دۆخی داراییان دەستبەرداری خوێندن بوون. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.